خوان هەوادارانی فیلمی مافیاکان لە کورتەکلاکێتی ئەم جارە سەرکەوتوترین و بەناوبانگترین ئەو فیلمانەمان بۆ هێناون کە تایبەتە بە ژیانی مافیاکان من عومەرم با بڕۆین. یەکەم فیلمی The Godfather ساڵی 1972 بڵاوکراوە نمرەی 9.2 بەدەستێناوە لە IMDb. دووەم فیلمی The Godfather بەشی 2 ساڵی 1974 بڵاوکراوە نمرەی 9 بەدەستێناوە. سێم فیلمی Goodfellas ساڵی 1990 بڵاوکراوە نمرەی 8.7 بەدەستێناوە. چوارەم فیلمی The Departed ساڵی 2006 بڵاوکراوە نمرەی 8.5 بەدەستێناوە. پێنجەم فیلمی Reservoir Dogs ساڵی 1992 بڵاوکراوە نمرەی 8.3 بەدەستێناوە. شەشەم فیلمی Once Upon a Time in America ساڵی 1984 بڵاوکراوە نمرەی 8.3 بەدەستێناوە. حوتەم فیلمی Scarface ساڵی 1963 بڵاوکراوە نمرەی 8.3 بەدەستێناوە. هەشتەم فیلمی Heat ساڵی 1995 بڵاوکراوە نمرەی 8.3 بەدەستێناوە. نوێم فیلمی Casino ساڵی 1995 بڵاوکراوە نمرەی 8.2 بەدەستێناوە. دێم فیلمی American Gangster ساڵی 2007 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. یانزەهەمین فیلمی The Irishman ساڵی 2019 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. دوانزەهەمین فیلمی The Untouchables ساڵی 1970 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. سیانزەهەمین فیلمی A Bronx Tale ساڵی 1990 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. چواردەم و کۆتایی فیلمی دۆنی براسکۆ ساڵی 1990 بڵاوکراوە نمرەی 7.7 بەدەستێناوە. لە کۆتاییدا پێمان بڵێ باشترین فیلمی مافیا لای تۆ کامەیە؟ لە یاد نەکەی لایکیان بڕێ بکە لە هاوڕێکانتان شێر بکەن و فۆلۆ و لایکی ژماریش لە یاد نەکەن. من عومەرم، سەلام عەلیکم.